دیارە لە ئەم چوار ڕۆژەی ڕابردوودا ژمارەی ئەو کەسانی کە بەشی پێشوازی نەخۆشی چارەسەر کردووە 613 کە سەردانی ئەم بەشیان کردووە بەشی فریاکەوتنی خێرا 553 کە سەردانیان کردوون وە کۆی ئەو حاڵەتانی کە ڕویان لە بەشی فریاکەوتنی خێرا کرد کە پێیان تۆدێت حاڵەتی گەرم ژمارەیان 43 کەس بووە کە ئەمە ڕووداوی هەمەجۆر بووە ڕووداوی شکاوی و بەربوونەوە و ڕووداوی ماتۆڕ و ڕووداوی فیشەک بوونە دیارە خۆشببختانە ئەم ساڵ جەژن لەگەڵ ساڵانی ڕابردووە فەرقی زۆرە کەمترین ڕوودا و سەردانی ئێمەی کردووە و ئەو کەسانی کە لە نەخۆشخانەی شێت پێشە و بەشی فریاکەوتنی خێرا داخل بوونە ژمارەیان 340 کەسە و لە ئەم چۆن ڕۆژەی ڕابردوودا 12 حاڵەتمان هەبووە کە ڕەوانەی سلێمانی کراون بۆەوەی کە لەوێ چارەسەری پێویستیان پێ بکرێت دیارە کۆی گشتی ئەو کەسانی کە سەردانی نەخۆشخانەی گشتی شێت پێشڕەویان کردووە ژمارەیان 1506 کەس بووە کە لە نەخۆشخانەی گشتی شێت پێشە و چارەسەریان بۆ کراوە 5 حاڵەتی مردن هەبووە کە یەک حاڵەتیان نەبێ بۆ هی فیشەکە بوو ئەوانتر بۆ هۆی نەخۆشیەوە بووە کە نەخۆشی دڵیان هەبووە کۆچی دواییان کردو